لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خوش حالم كلا درسي دي كلا شرح 40 نووي بخزمتان دقموا قيشتنا فرمودي سيويك فرمودي سيويكم دفرمي عن أبي العباس سعد بن السهل الساعدي رضي الله عنه قال: جاء رجل إلى النبي صلى الله عليه وسلم فقال: يا رسول الله، دلني على عمل إذا عملته أحبني الله وأحبني الناس. فقال: ازهد في الدنيا يحبك الله، وازهد فيما عند الناس يحبك الناس. وحديث حسنة ابن ماجه بسندي حسن الرواية كردوة. طبعا أو فرمودي برا برزكاني خم وكو باقي فرمودكاني ديكا بشكل فرمودكاني ديكا لا ولامي برسياري هاولي چي بريز پیغمبري خو عليه الصلاة والسلام رينموني دكاتن. و اگر تماشي جياني هاولاني پیغمبري خو بكين عليه الصلاة والسلام زور حريز بون لسر پلو پای دوار ڕۆژ لەسەرەوە دەستێنانی محەبەتی خوا، لەسەرەوەی کە کردەوە و عملێک بکەن کە خوا پێی ڕازی بێ و خوای پەروەردگار تەبارەک و تەعالە پلە و پایان بەرز کاتەوە. ئەوە خاڵی دووەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات کە پێغەمبەر بووە و سەرۆکی دەوڵەتیش بووە، تێکەڵاو بووە لەگەڵ کۆمەڵگە و مجتەماع و لەگەڵ ئەو خەڵکە و خۆی جیانە کردوتەوە. یعنی جارێ 5 فەرزە نوێژی جەماعەتی بۆ کردوون. ئێستانەکە وای لێ هاتووە کابراگە تۆزێ قل و فلی سیاسەت بزانیتن، واز لە هەموو عیبادەتە شدین وە دەزانی عیبادەت و خواپەرستی لەگەڵ سیاسەتدا یەک ناکاتەوە. پێی عیبە مەسەلەن بڵێن فڵان کەس ڕئیسی وزەڕا یان وەزیرە یان پەرلەمانتارە وەڵام نوێژەیە کاتن، یان بۆ خوا سوڵحاوە یان نوێژی بەیانیان دەستە مزگەوتی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرۆکی دەوڵەت بووە، 5 فەرزە لە مزگەوت بووە لەگەڵ خەڵکی ڕەشوڕوت و خەڵکەکە تێکەڵاو بووە. بۆیەش ئەو خەڵکە حەریز بووە لەسەرەوەی کە دەردەدڵەی خۆی لەگەڵ پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام، پرسیارەکانی خۆی ئاراستەی پێغەمبەرکەن عەلەیهی سەڵات وسەلام. لە دەرسەکانی ڕابردووگە لە بیرتان بێ مەعادی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر پرسیارێکی لە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وسەلام. پرسیارەکەی ئەوە بوو کە کردەوەیەکی نیشان بدا کە بیکا بچێتە بەهەشت. باسمان کرد بە تەفسیلی ناگەڕێینەوە سەری. ئەو هاوڵە بەڕێزە سعدی کوڕی سەهلی ساعیدی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هاوڵێک هاتە لای پێغەمبەری خوا و پرسیاری لێ نەکردووە. ئاگاتان لێبێ نەفەرێک هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی جاء رەجوڵ. زۆر جاری وایە ئینسان خۆمان دوو دەکا ئەو پیاوە دەبی چی بوو بی ناوی چی و کێشەی من نییە، مهم پرسیارەکەیە، ناوەڕۆکی پرسیارەکەی و ناوەڕۆکی وەڵامەکەیە. ئەوە لای ئێمە مهمە و گرینگە. یا رەسوول الله دلنی عەلی عەمەل، کردەوەیەکم نیشان بدە. ئاگاتان لێبێ عەمەل سەنجی مەحەکە بۆ ئینسانی ئیماندار لە دنیا و مایەی پلە و پایە بەرزیشە لە دوار ڕۆژدا. کەواتە ئەوانەی کە ئیستیهزا بەکردەوە عەمەل دەکەن، یانەوەتەوە چ کابرای گوتی تەرکی کردەوە عەمەل دەکەن، لە دائیرەی ئیمان دێنە دەرەوە. و ئەو وعد و بەڵێنانەی کە خوای پەروەردگار بە ئەوانەی داوە کە کردەوە عەمەلی ساڵح دەکەن کە پلە و پایان بەرز کاتەوە و لێیان ڕازی بێ و لێیان خۆش بێ و عەفیان بکاتن، ئەوانە ناگرێتەوە.
لەبەرەوە دەفەرمێ دلني على عمل کردەوەیەکم نیشان بدەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیدا عەمەلتوه ئەگەر کردم ناڵێ کردەوەیەکم چ کردەوەیەکم پێ بڵێ چیای پێغەمبەری خوا بەس لۆ معلومات خڕکردنەوەی نییە کردەوەیەکم پێ بڵێ ئەگەر بیکەم بۆی دەیکەمە من لۆ هەندێک پرسیارت لێ ناکەم بۆی معلوماتی کۆکەم و معلوماتم زیاد بێ لەبەرەوە بڵێم وەڵا یەکێک لەو کردەوانەی کە پلە و پای ئینسان بەرز دەکاتەوە ئەوەیە نە ئەو کردەوەی کە پلە و پای ئینسان بەرز دەکاتەوە یان خوا خۆشی بووم ئەیکەم بە عەمەلی بۆی کە خوا خۆشی بووێ دەفەرمێ پێم بڵێ ئەو کردەوەی کە ئەنجامی دەم خوا خۆشی بووم و خەڵکیش خۆشی بووێم لێرانە برا بە ڕێزەکانی پێم خۆش هەڵوەستەیەکی گچکە بکەم لەسەر ئەو دوو دەستەواژەی جاری خاڵی یەکەم ئەو فەرموودەیە دەلالەت لەسەرەوە دەکا کە خوای پەروەردگار ئیمانداران و خەڵکی چاکەکاری خۆش دەوێت ئەوە ئیسباتی مەحەبەتە لە بۆ خوای پەروەردگار کە خوای پەروەردگار بەڵام ئایا خۆشەویستی خوای پەروەردگار وەکو خۆشەویستی ئێمەیە نەخێر لەبەرەوە ئیسباتی مەحەبەتی خوایە بۆ ئیمانداران ئەوە یەک دوو ئایا دروستە ئینسان تالیبی ئەوە بێتن کەیان مەطلەبی ئەوە بێ کە خەڵک خۆشی بوێ بەڵێ دروستە بەڵام بە ڕێگەیەکی شەرعی و ئەو خەڵکەش حتا خەڵکی کافر و بێدینیش حتا خەڵکی کافر و بێدینیش دروستە ئینسان چاکە کاربی لەگەڵیان بۆی کە خۆشیان بوێت بەشقم ڕۆژێک لە ڕۆژان ئەو خۆشەویستی و مەحەبەتە ببێتە مای هیدایەتی بەڵام دروستە ئەتۆ کابرای کافر و بێدین و ئەوانت خۆش بووێتن ئەو خۆشەویستی و مەحەبەتە قەلبیە کە خوای گەورە تایبەتی کردیە بە خۆی و بە پێغەمبەر و بە ئیمانداران عەلەیهی سەڵات وسەلام نا بەڵام دروستە چاکەیان لەگەڵ بکەی دروستە خێر و خێراتیان پێ بکەی دروستە چاوت لێیان بێ دروستە دەهانایان بێ ئەو فەضائیل و چاکانەی کە لەگەڵ ئەهلی غەیری ئیسلام و ئیمان دەکەی دەبێتە مای محەبەتی وان بۆ تۆ کە مەطلەبێکی ئیماندارانە لەبەرەوە لە حەدیثێکدا تۆرسەن لە حەدیثەکە زوعفێکی تێدایە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات کە دەچۆ شارێکی دەچۆ شوێر دەیگۆ یا ڕەبی خوایە خۆشەویستمان کەی لە لای ئەو خەڵکەی ئەو شارەی یا ڕەبی خوایە خۆشەویستمان کەی لە لای خەڵکی ئەو شارەی و خەڵکی ساڵح و بۆ خوا سوڵحاویش خۆشەویست کەی لای ئێمە یعنی کە باسی خۆشەویستیەکەی خۆی دەکرد کە بۆ خەڵکی دەیفەرموو خەڵکی ساڵح و بۆ خوا سوڵحاو خۆشەویست کەی لە ناو دڵ و دەروونماندا بەڵام کە باسی خۆشەویستی خەڵکی دەکرد بۆ خۆی بەبێ ئیستثنا خوای خۆشەویستمان کەی لە لای ئەو خەڵکی ئەو شارەی بەعام لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دۆست و دوژمن بەڕاستی خۆشیان ویستووە و ڕێزیان لێناوە و مەحەبەتیان بووی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام برا بە ڕێزەکانی خۆم عادەتی وا بۆ زۆر وەچوو گوتی کە پرسیارێک وەڵامەکەی زۆر بە کورتی داون و بۆی کابرا ئیستیعابی بکاتن نەچوە سەریان زۆر قەڵەباڵغ بکات جا یەک محازەرەی دوور و بەردرێژی بۆ بدا کابرا لە ئاخیری لێی تێک بچێتن نزانی داخوا کامەی هەڵبژێریت ئەو پرسیاری کردووە بۆ وەدەستێنانی مەحەبەتی خوا و مەحەبەتی خەڵکی ئەویش وەڵامیان دەداتەوە نقطەی لەسەر حرف دادەنێتن زۆر گرنگە بە تایبەتی ئەو کەسانی کە خەتیبن ئەو کەسانی کە بانگ خوازن زۆر خەڵکی مەشغوڵ نەکەن زۆر خەڵکی نەهێن و نەبن زۆر فەلسەفیات و بەزم و ڕەزمی ئەو زەمانەی بە خەڵکی نەفرۆشنەوە کابرا بێنیتن هەندێک مستەڵەحات و هەندێک نزانم چوو ئێستا هەندێک لە زانایانیش خوا عافیان کە تەماشای تەئلیفاتیان کە سەرت لێ دەرناچێت هەندیان بە قورسی نووسیوە هەندیان بە ئەوە نووسیوە هەندیان بە فەلسەفی نووسیوە ئیلا خەڵکی خۆی نەبێت تایبەت نەبێتن ئێوە کێ ئیستیفادە لێ دەکات قورئان کە کەلامی خوایە تەبارەک و تەعالە تەماشا کە زۆر بە مبەسەطی هەموو خەڵک لێ حاڵی دەبێت هەموو خەڵک لێی تێدەگات فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بە هەمان شێوە لەبەرەوە دەفەرمێ ئزهد فی الدنیا
يحبك الله دێمە سەر کەلیمەی زوهد چۆنە ئەو جا دەفەرمێ وەزهد فيما عند الناس يحبك الناس وەزوهدت هەبێ لەوەی کە لە دەستی خەڵکیدا خەڵک خۆشی دەوێت ئەو دوو مستەڵەحە برا بەڕێزەکانی خۆم بەڕەحمەتێ بێتن شێخ عوثێمین شەرحێکی جوانی ئەو فەرمودەیەی کردووە دەفەرمێ زوهد لە دنیا چییە زۆر خەڵک بە هەڵە لە زوهد حاڵی بوو برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ زوهد لە دنیا ئەوەی کە ئینسان تالیبی شتێک نەبێتن و بە دوای داوێڵ نەبێ کە لە دوا ڕۆژدا سوود و قازانجت پێ ناگەیەنێت ئەوە زوهدە بە دوای شتێکدا نەبی سەرقاڵی خۆت سەرقاڵی شتێک نەکەی کە لە دوا ڕۆژدا سوود و قازانجت پێ نەگەینیت و دەشفەرمێتن دەفەرمێ ئەوە زوهد نییە کابرا تەرچی جلوبەرجی جوان بکات ئەوە زوهد نییە کابرا تەرچی خواردنی خۆش بکات ئەوە زوهد نییە کابرا تەرچی مەرکەبی فاخیر و باش بکاتن ئەوە زوهد نییە کابرا تەرچی خان و بەرەی خۆش و ئەوانە و فراوان بکات بەڵکو بە پێچەوانەوە خوای پەروەردگار پێی خۆشە إن الله يحب أن يرى أثر نعمته على عبده دەفەرمێ خوای گەورە پێی خۆشە شوێنەواری نیعمەتەکانی خۆی لەسەر عەبدی خۆی داببینیت دەگەڕێمەوە سەر کەلیمەی زوهد ئەوەیە خۆت بە شتێکیەوە مەشغوڵ نەکەی کە لە دوا ڕۆژدا سوود و قازانجی لێ نەبینی ئەوە زوهدە بە پێچەوانەی وەڕە زوهد لە وەڕعی گەورەترە وەڕع دەفەرمێتن چییە دەفەرمێ وەڕع ئەوەیە کە خۆت لە حەرامەکان بپارێزی لە دنیا خۆت لە حەرامەکان بپارێزی کابرا دەڵێ وەڕع دەکات ئەو شتانەی کە شوبهەیان تێدایە خۆتی لێ پارێزی دەڵێ وەڕعی کردووە عەدی ئەوەی تری دەفەرمێ وەزهد فيما عند الناس يحبك الناس دەفەرمێ چاوت لە شتە جوانەکان و شتە ڕازاوەکان و یان ئەو شتانەی کە سەرنجت ڕادەکێشن دەدەستی خەڵکیدانە چاوت لێ نەبن تالیبیان مەبە ئێستا هیوا هەیە دەبینی مەسەلەن ئەنگوشتی لە یەک تا دەدەستیدایە دەڵێ وەڵڵاهی ئەنگوشتی لە زۆرە جوانە نامفرۆشیێ دەزانێ گوشتی لێ نافرۆشی دەڵێ کاکە پێشکەشت بی دەڵێ کاکە مەمنون داوێتە دەست کاکە خۆ من ئەگە نەشیرن بادە دەستم ناکرد ئەمیشۆش تو پێم جوانە یان سعاتێکی کابرا بۆ خۆشی خۆی گەڕاوە سعاتێکی کڕیوە یان هەر شتێکی دیکە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمی ئەگەر دەتەوێت خەڵک خۆشی بووی چاوت لە شتومەچی خەڵکی نەبێت داوایان لێ مەکە پێت بدەن بۆ چکەویش بۆ خۆی کڕی و پێی جوانە زستانە قەمسەڵەیەکی جوانیان کڕیە کابرا چۆ بە قاسیدی کابرا تەمای وەڵڵاهی زۆری جوانە و قەمسەڵەیە نامفرۆشیوە یان بەرش سیغەیەکی وا ئیلحاحی لێ دەکا کابرا کە ئیحراج بێ و لەبەر کا بڵێ فەرمو کاکە پێشکەشت بیت یعنی وەکو بڵێ غەصب الحەیا هەر کەسێک ئەو سیفەتەی تێدا بێ خەڵک خۆشی ناوێ بۆ چکە لە هەر شوێنێکی دەرکەوت تەسبیحی وێ بێ دەیوایە بە تەسبیحانیاوە گرتیە تەسبیحت وێ بێ ڕاست نییە ڕاست تەسبیحت لێ وەرەگری دوسێ جاری وێ لێ دەکات وێ لێ دەکات دەی ئەتۆ دەغافڵێ و تەسبیحەکەی داوەتە تەنکەی بەرچێ بڕۆ لە ماڵی لەوانە یەک ڕتڵە تەسبیحی بە هەوای وەکرد دەبێت هەر وە دەرکەت تەشبیه نەبێ کو ڕیوی وە دەردەکەویتن مریشک هەڵدێن هەر وە دەرکەت هەرچی تەسبیح وێ بی تەسبیحی داوێتەوە بەرچێ دەڵێ کاکە تەسبیحان هەڵگرن هات یان بە هەر سیفەتێکی دیکە کابرا مەشهور بیت ئەو جۆرە کەسانە مەحبوب نین لە ناو کۆمەڵگە و مجتەماعدا خەڵک خۆشی ناوێن پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵام ئەگەر دەتەوێت خەڵک خۆشی بووی داوای شت لە خەڵکی مەکە برای قسەیەکی زۆر خۆشی بۆ جێڕامەوە چوینە معرەزی لە بەغدایە ئەو کاتەی سەردەمی سەددامی کی معرەزی دەولی لەوێن دەرێ دەکراوە معرەزی دەولی تازە گوتی ئەو تەفسیری
تەفسیرێک دەرچوو بوو 3 مجەلەد بوو تەفسیری مویەسەرە ئەگە بە هەڵەدا نەچوو بم ئەوەی سابوونی ئەیسەر التەفاسیرە بەخوا ناوەکەم بزڵەوە ئێستا لە یاد نییە بەرحاڵ 3 مجەلەدە گوتی برایەک یەک مجەلەد یەک ئەو مابوو یەک نوسخە مابوو یەک دوو نوسخەی بردن یەکیش نوسخەیەکی برد گوتەوەی نوسخەیەکی و بەرکەت بوو ینی بەرگێکی و بەرکەت بوو گوتی یەک دنیا ئاەت و حەدیسی دەخوێندەوە بۆی کە دوو مجەلەدەکەی لەلا بوو بیدە من لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب پێدا هات بە حەدیث و بە ئاەتان کاوراش گوتی کە تەواو گوتی ئەخی طبقها على نفسك گوتێ ئاەت و حەدیثانی بۆ منی دەخوێنەوە لەسەر خۆتی جێبەجێکە من دوو نوسخە مالەکردن دوو سێ ئێکالەکەنێتەوە کاکێکەکەی بدەمنێت لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم ئینسان زۆر گرینگە قەناعەتی بۆ بێ کە خوا پێی داوە زۆر گرینگە ئینسان قەناعەتی بۆی بێکە خوا پێی داوە و چاو لەسرە خۆی نەکاتن لە ئەموری دنیا دائیمەن چاو لە خوارە خۆت کە لە ئەموری دنیا ئەگەر تۆ بۆ خۆت تەماشە دەکەی لەوانەیە لە حاڵی خۆت ڕازی نەبێت کە تەماشای دەوڵەمەندێکی بکەی بەڵام ئەگەر بەراوردی حاڵی خۆت بکەی بە فەقیرێکی کە لە تۆزی زۆر شڕترە زۆر خراپترە بەو خۆی قەناعەتت بۆ دروست دەبێتن طبعا ئەو فرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فرمودەیەکی وەچی گوتی پوخت و فرمودەیەکی پڕ بە پێستە بۆ کەسانێک کە مەطلەبیان بێ ببنە خۆشەویستی خوا و کەسانێک کە مەطلەبیان بێ ببنە خۆشەویستی خەڵکی ئینسان دائیمەن ئەها پێخوای پەروەردگار تەبارەک و تەعالە بە پێغەمبەر دەفەرمێت چاوت لە ئەوەی نەبێت کە خوای گەورە بەو کافر و بێ باوەڕانەی داوە ئەوە ڕازاوی و خۆشی دنیاە لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم خوازیارم کە ئێمە ئەو فەرمودانەی کە گوێمان لێ دەبن ئەو ئاەتانەی کە گوێمان لێ دەبن هەوڵ دەین لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێیان کەین و لە خۆمانیاندا بینی نەدی بۆی بتوانین موسڵمانەتی و دینداریەکی ڕاستەقینە بەرجەستەکەین بۆی کە خەڵکیش چاومان لێ بکاتن و خەڵکیش کاتێک کە ئێمە ببینێتن خەڵک خوا و پێغەمبەری خوای بەفکر بێتەوە عليه الصلاة والسلام والسلام عليكم ورحمة الله وبركاته